ساوتان لێبێت من دکتۆر شێرزاد واحید پزیشکی پسپۆری خۆراک و قەڵەوی لەم ڤیدیۆ باسی ڕەمەزانەکەین بێگومان کە باسی ڕەمەزانەکە لەگەڵیشە باسی سوودە تەندروستیەکانی ڕۆژوو ئەکرێت بەڵام لەو کاتێک کە تۆ ڕۆژوەشکێنی بڕیار ئەی کە ئایا سوود وەرگری لە ڕۆژۆکەت یاخود نا ئەمە شەکرە سەر و خواردنانی کە لە بینی بەربانگ و پارشەوە ئەخورێت بێگومان کۆمەڵە خەڵکی زۆر ئەیانەوێت ئیسفادە لە ڕۆژۆکەیان بکەن بە تایبەتی و کەسانی کە قەڵەون یاخود کێشیان زیادە هەروەها و کەسانی کە شەکری زۆری دویان هەیە یار بۆ مەبەستێکی تری تەندروستی لە کۆتای ڕێگاکە ئەوەیە کە کەم بخورێت لەم فترەی بینی بەربانگ و پارشە و بڕی کەم وزە وەرگیرێت لە خواردنەوە بۆی ئەم ئیشە سەر بگرێت باشتر وایە کە ئەو کاتی کە ڕۆژوەشکێنی بزانیت خواردنەکە هەڵبژێری باشتر لە کاتی ڕۆژشکاندن بڕێکی زۆر ڕیشاڵ و هەروەها پرۆتین هەبێت لە خواردنەکانمان ئەمەش کۆمەڵێکی ئیسفادەی هەیە کۆمەڵە سوودی هەیە یەکێ لە سوودەکانەوەیە کەوا ئەکات بۆ ماوەیەکی زیاتر تێر بیت پەنا نەبێتە بەر خواردنی بچووک یاخود با بڵێن شیرینی و کۆمەڵە خواردنی تر کە لە دوای ژەمەکان ئەخورێت تۆ توانی بە فترێکی زۆرتر بەرگە بگریت و هەروەها بوونی ڕیشاڵ و پرۆتین وا ئەکات کە هەڵمژینی ئەو شەکری کە لە برنج یاخود نانە هەیە کە لە خواردنەکە خواردوتە بە شێوەیەکی خێرا نەچێت ناو سووڕی خوێنەوە شەکری خوێن بەرز نەکاتەوە و هەروەها بێگومان پرۆتین پێویستە بۆ مانەوەی ماسوولەکانمان بۆیە پێویستەکە لە ژەمی بەرمانگە پرۆتین هەبێت و لەگەڵیشا ڕیشاڵ و هەروەها زۆر گرنگە لە هەمان کاتە دوورکەوینەوە لەو خواردنانەی کە سوورەوە کراون یاخۆ شەکریان زۆرە بێگومان زۆر کەس لە کاتی بەربانگە لە کاتی ڕۆژوشکانە پەناتە بەر خواردنەوەی شەربەتی ناسروشتی کە بڕێکی زۆر شەکریتیایە ئەمە شواکات بە شێوەیەکی خێرا شەکری خوێنە بەرز بێتەوە ئەمە زێرێکی زۆرە لەو کەسانی بە تایبەتی کە قەڵەون یاخود شەکری زۆری دویان هەیە و لەروەهەوا کات کە ئەم کەسە کەمتر بەرگەی با بڵێن خواردنەکەی بگرێت زووتر برسی بێتەوە ئەمە شواکات بڕێکی زۆر کالۆری وەرگێت و ئیسفادە لە ڕۆژۆکەی نەکات وهروە خواردنەوە سوورەوەکراوەکان بۆچی خراپە لەبەرەوەی وەکو وتمان خواردنی سوورەوکراو وزەی زۆرتیایە بۆیە ئەمە شواکات کە ئەو هەدەفەی ئەو ویستەی کە تۆتەوێت لە سوود لە ڕۆژەکەت وەرگری دوور بخاتەوە لێ بۆ لە هەمان کاتا زەرە لێبات بۆیە باشتر وایە بە شێوەیەکی کورت باسی کەین ڕیشاڵ زۆر بێت لەگەڵ پرۆتینە و خواردنەکان سوور نەکرێتەوە بڕێکی زۆر ڕۆن بەکار نەهێرە لە کاتی ئامادەکردنیە بۆی ئەو کەسانە بتوانن سوودی لەوەرگرن و یەکێکی تر لە بابەتەکان شیرینیە بێگومان شیرینی بۆ کەسانی کە قەڵەون یاخۆ شەکری زۆری دویان هەیە یاخۆ شەکریان هەیە بە شێوەیەکی گشتی باش نییە بەڵام بەشێکە لە کلتوری ڕەمەزان بێگومان کە کەسەکان خەڵک ئەیخوات بۆ ئەوەی کە کەمترین زەرە لێ بادەم شیرینیە باشتر وایە ئەگەر خوارد بڕێکی زۆر کەمی لێ بخۆی و کاتەکەشی باشتر وایە ڕاستەخۆ دوای ئەوەی کە ژەمی سەرەکی بەربانگە خۆی واتە کە ژەمێکە خواردۆ ڕیشاڵ و پرۆتینی زیاد بووە دوای ئەوە ڕاستەخۆ بیخۆ شیرینەکە و بڕێکی کەم بێت و لە هەمان کاتە دوای ئەوە کەسەکە دانەنیشێت یاخۆ پاڵ نەکەوێت باشترە مەسافەیەکی باش بە پێ ڕۆشتن بکات یاخود بە پێوە بۆسێت بۆی ئەم شیرینە کەمترین زەری پێ بگەێنێت یەکێکی تر لەو شتانەی کە باسەکرێوی ژەمی شەوانە بێگومان کە تۆ بەربانەکەیتەوە ژەمێکی باش ئەخۆی ئەگەر ژەمەکە دوو باسمان کرد ڕیشاڵ و پرۆتینی بەرز بێت ئەگەری دووبارە برسی بوونەوەت کەمە بەڵام بە کاتێکا کە برستە بێتەوە باشترە پەنابەریتە بەر خواردنێک کە خواردنێکی خراپ نەبێ ئەویش بۆ نمونە سەوزەواتەکان لە هەروەها چەرەسات ئەم شتانە ئەکرێت کەمترین زیان لەبات و وەسوودی لێ ببینیت بابەتێکی گرنگتر هەیەویش ژەمی پارشەوانە بێگومان ژەمی پارشەوان نابێ ئیهمال بکرێت چونکە هەموو کەسێک پێویستی بەوەیە دوو ژەم بخوات و ژەمی پارشەوانیش پێویستەکە پرۆتینی باشی تابێ بۆ نمونە لە پارشەوانە هێلکە یەکێکە لەو خواردنە زۆر باشانەی کە ئەکرێت ئیسفادەی باشی لێ بکرێت پێشوی باسی ئیسفادەی ژەمی پارشەوکەین باشترە و کەسانی کە پارشەوەکەن خەویان ڕێک بێت واتە ئەگەر دەیشەوە بخەوێت سەعات سێ بەیانی یاخود چوار هەستێت بۆ ژەمی پارشەوە دواتر ڕاستەخۆ نەخەوێت یاخود پاڵ نەکەوێت ئەگەر کەسەکە چ بۆ مزگەوت پیاسەیە بکات جوڵەی تیابێت و دوای فترێک دوای ئەوە ئەگەر پێویستی کرد بخەوێتەوە وەکو ژەمی پارشە و پێویستەکات ژەمەکان پرۆتینی تیابێت وەکو باسمان کرد هێلکە زۆر باشە یاخود پەنیر هەروەها بوونی ڕیشاڵ جا لە سەوزەواتەوە بێت یاخود لە چەرەساتی وەکو گوێزەوە بێت ئەمانە سوودی باشە بێت پەڕاندنی ژەمی پارشە و کاریگەرێکی زۆر خراپی ئەبێت لەسەر تەندروستی ڕۆژوانان جا ئەو کەسەگەر قەڵەو بێت وەزنی ئاسایی بێت چونکە تەنانەت ئەگەر کەسانەشی قەڵەون یەک ژەم بخۆن بۆیان کافی نییە لەبەرچی لەبەرەوەی ئەگەر یەک ژەم بخۆن پرۆتینی پێویست وەرناگرن ئەو ژەمەی کە دایە بەزێنن بڕێکی زۆر ماسوولکەی لەگەڵایە کە ئەمەش لە درێژخانە زێرێکی زۆریان لێ ئاات پەیامی من لە کۆتایی ڤیدۆکەیە ئەوەیە وەکو ئاماژەم پێ لە سەرەتای ڤیدۆکەیە ئەو سوودەی کە تۆ چاوەڕێیەکی لە ڕۆژەکەت بیبینیت تۆ خۆت بڕیار ئەی لەو کاتێک کە ڕۆژۆشکێنی تا کاتێک کە پارشەوەکەی بۆیە ئەگەر ئەتەوێت لە پاڵ عیبادەتی ڕۆژەکەتە سوود وەرگری لە ڕۆژەکەت لەلایەن تەندروستیەکەیەوە پێویستەکە زۆر بە ئاگایی زۆر بە وشارانە ڕۆژوو بشکێنیت و ئەو فترەی بینی ڕۆژوشکاندن و پارشەوکردن بە هەندوەر بگریت و
بڕیارە ڕاستەکە بیت و تەندروستی بەرەو باشتر بڕوات. سمارت وەرچەرخانە.